دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان گومانی گەورە و جددی دروست بوو لەسەر پرۆسەکە. ئەمەش بەهۆی ئەنجامدانی ساختەکاری بۆ دەسەڵاتداران و هەندێک لایەن دژ بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و بەتایبەت کۆمەڵی دادگەری. هۆکاری دەستبردن بۆ ئەنجامدانی ساختەکاری لاوازبوونی پێگەی جەماوەری لایەنە فەرمانڕەواکان بوو لە چەند ساڵی ڕابردوو هەوڵی قۆڕەخکردنی حکوومەت و دەسەڵات و مانەوەیان لەسەر کورسی. ناکرێ و منطق نییە خەڵکت لێ ناڕازیبی دەنگت زیاد بکانێ و هاوچێشەکە زۆر ڕوونە ناکرێت خەڵکت لێ ناڕازیبی و دەنگت زیاد بکەنی دیارە کە تەزویرێکی زۆر مبەرمەت کرایە ینی بە شێوەیەکە کەم خەڵک هەست پێ بکە. ئەوە یەک دوو هۆکاری ئەوەی کە دەسەڵات بۆچی پەنا بۆ تەزویر دەبا هۆکارەکە دیارە وازە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دەسەڵاتە خۆسەپێنانە حکمیان کردو بە ئاگر و ئاسون و ستەمیان لە خەڵک کردو متمانیان بە خەڵک نەماوە کە متمانیان بە خەڵک نەماوە دەزان خەڵک دەنجیان نادات لەبەرەوە پەنا بۆ تەزویر و بابەتی غێر مەشروع دەبن بۆ ئەوەی کە لە هەڵبژاردنەکان سەرکەوتون بەدەست بێنن. ڕۆژنامە نووسێک دەڵێت دەنگی ڕاستەقینەی هەموو هێزەکانی دەسەڵات لە سەدا 33 تێپەڕ ناکات ئەو دەنگانەشی ئێستا هێناویەتی دەنگ و سەنگ و ئیرادەی ئەوان نییە. ئەم دەنگانەی کە ئەوان مەربەبنای دەکەن با بڵێن پارتی لە انتخاباتی پێش و 500 و ئەوەندە دەنگی بۆ خۆی 500 ئەوەندە هزار دەنگی بۆ خۆی چەسپاندە بوو ئێستاش کردوێتە 810,000 ئەمانە بەڕاستی لە ئەساسدا نین. دەنگدەری حەقیقی ئەوان من بە هەموو قەنەعەتەوە دەڵم بە هەردووکیان ناگاتە لە 130 کورسیەکانی پەرلەمانی کوردستان ئەگەر ئینتخاباتێکی حەقیقی لە کوردستان بکرێت. بۆیە پەنابردنی ئەوان بە منەظەمی بۆ انتخابات لە تەزویر لە انتخاباتدا بۆ ئەوەیە کە بە خەڵک بڵێن ئەو عەزەمەتەی کە خۆیان دانێ بەسەر ئیرادەی خەڵکدا بیسەپێنن. بەهۆی هەڵوێستەکانیانەوە کۆمەڵی دادگەری وەک هێزێکی سەرەکی ناڕازی لە کوردستان لەلایەن دەسەڵاتەوە بە ئامانجگیرا و بەردەوام پیلانەکان ڕوبەڕووی دەبنەوە بە مەبەستی دەستەمۆکردنی حیزبەکە و نەهێشتنی دەنگی لا پەرلەمان و دامەزراوە فەرمیەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.